the best of America. We have someone of great character, of great intellect. سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر هەرێمی کوردستان لە نووسینی دکتۆر ڕەعەد ڕەفعەت. یەکەم مێژووی پەیوەندیەکانی کورد و ئەمریکا. پێش هەر شتێک سیاسەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پلەیەکەم بەرژەوەندەی نیشتیمانی ئەمریکا دیاری دەکات و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پاراستنی ئیسرائیلە. ئەماش لە استراتیژەت و ئەجەندای سیاسەتی دەرەوەیدا ڕەنگی داوەتەوە. لێرەوە بۆمان دەردەکەوێت پەیوەندی کوردی ئەمریکی پەیوەستە بە هەمان سیاسەتی دەرەچی ئەمریکاوە. ئەمریکا پشتگیری ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 کرد. لە هەمان کاتدا کۆمەڵگەی نێودەوڵەتی کەوتە جوڵە و بە هاوکاری ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا ناوچەی دژەفرین و پەناگەی ئارامی بۆ کورد فەرەهەم کرا و بڕیاری ژمارەی 688 بە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە بەرژەوەندی کورد و هەرێمی کوردستان دەرچوو. پەیوەندیەکانی کورد و ئەمریکا گەیشتە ئاستێکی زۆر باڵا کاتێک هەرێمی کوردستان پشتیوانی خۆی بۆ ڕوخاندنی ڕژێمی پێشووی عێراق لەلایەن هێزی هاوپەیمانانەوە کە ئەمریکا ڕێبەرایەتی دەکرد ڕاگەیاند. ئەم هەڵوێستەی هەرێمی کوردستان لە جەنگی دژی عێراق ئەو بڕوایی لەلای ئیدارەی ئەو کاتی ئەمریکا دروست کرد کە دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆزێکی زیندوو و کاریگەرە و پێویستە لە بەرچاو بگیرێت. هاتنی داعش لە ساڵی 2014 بۆ هۆی کرانەوەی زیاتری ئەمریکا بەرامبەر بە کوردی عێراق بۆ ئەوەی وەک هاوپەیمانێکی ناودەوڵەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بناسرێت. دووەم، پشتیوانی قەوارەی هەرێم لەلایەن ئەمریکا. ئێستا ئەمریکا زیاتر لە هەر کاتێکی تر پشتیوانی قەوارەی هەرێمی کوردستانە لە ناو عێراقێکی یەکگرتووی فیدراڵ. هەرەم سیاسەتەشی وای کرد دژی ڕفراندۆمی سربەخۆیی هەرێم بوەستێتەوە و بە توندی و بەڵێنی داهاتوویەکی بەهێزی سربەخۆ بە هەرێم بدات ئەگەر هات و پاشگەز بنەوە لە پرۆسەی ڕفراندۆم. بڕوانە نامەکەی ڕێکس تیلەرسن وەزیری دەورەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە 23 نۆی 2017 هۆکارەکانی ئەم مانان پشتیوانی تەواوی دەسەڵاتدارانی هەرێمن و حیزبەکانی دەسەڵات ڕاستەوخۆ سەر بە ئەمریکان و ڕێنمایی لە ئەوان وەردەگرن و کار بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکەن. ئەم بۆچوونە زۆر سوودی هەبووە بۆ حیزبەکانی دەسەڵاتی هەرێم و هەردەم ڕەواجیان پێداوە. بە درێژایی مێژووی هاوچەرخ سیستەمە گەندەڵ و دیکتاتۆرەکان سوودیان لەو بۆچوونە وەرگرتووە بەتایبەت ئەگەر گەلەکەیان ڕۆشنبیری سیاسیان لاواز بێت. بۆ نمونە لە میسر حوسنی موبارەک بە پیاوی ئەمریکا لە ناوچەکە لە قەڵەم دەدرا کەچی ئۆباما لە 5/2/2011 بەڕاشکاوانە بە حوسنی موبارەکی گوت پێویستە گوێڕایەڵی داواکاری گەلەکەت بیت لە وازهێنان لە دەسەڵات و
شێوازە کۆنەکانی حکومڕانی پێشووترت بە کەڵکی ئەم قۆناغە نایەت. ئۆباما تەنها 2 ڕۆژ پێش کودەتا سەربازەکەی پشتیوانی خۆی بە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ مرسی ئیخوانی ئیسلامی ڕاگەیاند بە وتنی ئەمریکا پابەندە بە پرۆسەی سیاسی میسر و ئێمە پاڵپشتی هیچ حیزب و گروپێکی دیاریکراو ناکەین. لەوەش زیاتر هەفتەیەک پێش کودەتاکەی سیسی ئۆباما تشاکیگلی وەزیری بەرگری ئەمریکای ڕاستپەر کە هۆشداری بدات بە سیسی لە هەر کودەتایەکی سەربازی. لە کوردستانیش نمونەی زیندوی بەڵگەی هەڵەی ئەم بۆچوونە هەیە. ئەویش کاتێک ئەمریکا کاک مەسعود بارزانی بە بڕیارێک لەسەر کورسی سەرۆکایەتی هەرێملادا دوای ئەنجامدانی ڕفراندۆم و دواتر پرۆسەکە بە یاسایی کرا لەلایەن پەرلەمانی کوردستان. لەوەش زیاتر هێزەر نوێت وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە 31 دەی 2017 لە بەیاننامەیەک ڕایگەیاند ئەمریکا چاوی لەوەیە هەموو لایەنە کوردیەکان پشتگیری حکوومەتەکەی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی بکەن تا ئەنجامدانی هەڵبژاردنەکەی ساڵی 2018. بەڵام بەداخەوە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئەو کات لەم لێدوانە تێنەگەیشتن یان نەیانویست تێبگەن کەمانەوەی دەسەڵاتدارانی هەرێم تا هەڵبژاردنی 2018ەیە. بۆیە پێویستە خۆیان باش ئامادە بکەن و داوای هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکەن و دانوستان و فشار بکەنە سەر ئەمریکا و حکومەتی عێراق بۆ ئەم مەبەستە، چونکە حیزبەکانی دەسەڵات لەم قۆناغەدا لەو پەڕی بەهێزیاندا بوون. بۆچوونی دووەم، ئەمریکا ئاگای لە گەندەڵی حیزبەکانی دەسەڵاتە و بێزار بووە لە چۆنێتی ئیدارەدانی هەرێم لەلایەن ئەو سەرکردانە و متمانەی لەدەستداوە لە کۆمەڵگای نێودەوڵەتی. پارەکانی دەرەوەیان بلۆک دەکرێت، ناویان کراوەتە لیستی ڕەشەوە لەلایەن ئەمریکا هەڵپەیمانانەوە، بۆیە لە ناوچوون و گۆڕینیان زۆر نزیک بۆتەوە. ئەم بۆچوونە هەرچەندە لە نزیک مەودا ورەی خەڵک بەرز دەکاتەوە و ترسی دەستگا ئەمنیەکان لە دڵی جەماوەر کەم دەکاتەوە، بەڵام لە دوورمەودا خزمەتێکی زۆری دەسەڵات دەکات بۆی خەڵک دەستەوەسان دادەنیشن و هیچ هەوڵێکی گۆڕانکاری نادەن، چاویان لە دەستی دەرەچی دەبێت. ئەمە لەلایەکی تر جەماوەرێکی فراوان بێهیوا دەبن لە گۆڕانکاری، چونکە وای بۆچوونە کە ئەمریکا ئەم دەسەڵاتەیان بۆ دەگۆڕێت کەچی پێچەوانەکەی دەبینن لە سەردانی گەورە بەرپرسانی ئەمریکا هۆی پەیمانان بۆ سەرکردەکانیان و ڕاگەیانی پاڵپشتی سیاسی و هاوکاری مادی بۆیان. هەر بۆیە پشتگیریکردنی ئەمریکا بۆ قەوارەی هەرێم مانای پشتگیریکردنی دەسەڵاتدارەکانی نییە، هەروەها بە مانای دژایەتیکردنی دەسەڵاتیش نایەت، بەڵکو ئەمریکا چێ لەسەر کورسی دەسەڵات بێت لە کوردستان مامەڵەی لەگەڵ دەکات ئەگەر دژی بەرژەوەندەکانی نەجوڵایەوە.